سڵاو بینەرانی بەڕێزی کەناڵی ئۆتۆمبیل. لە چەند ڕۆژی ڕابردوودا پۆرش ئۆتۆمبیلێکی نوێی نمایش کرد، ئەویش بە ناوی پۆرش کاین کۆپێ کە سێیمینەوەیە لە ساڵی 2020دا دەردەکەوێت. ئەم ئۆتۆمبیلە لە جۆری کرۆس ئۆڤەری وەرزشیە، واتە لە قەبارەی BMW X6 و ڕکابەرێکی زۆر بەهێزی BMW X6 و Mercedes GLE لەگەڵ Audi Q8. پۆرشە کاین کۆپێ بە دوو بزوێنەر دادەبەزێتە بازاڕەکانی جیهانەوە. یەکەمیان V6 واتە 6 پستۆنە کە بە گاز کار دەکات، با قەبارەی 3 لتر بەهێزی 335 ئەسب و تۆرکی 450 کە وا دەکات لە سفرەوە بگاتە 100 کیلۆمتر لە ماوەی 5.7 چرکەدا و بەرزترین خێرایی 243 کیلۆمترە لە سەعاتێکدا. جۆری دووەم V8 واتە 8 پستۆنە بە بنزین کارەکات و بە قەبارەی 5 لترە، دەبڵ تۆربۆیە بەهێزی 541 ئەسپە و تۆرکی 768 کەوا دەکات لە سفرەوە بگاتە 100 کیلۆمتر لە ماوەی 3.7 چرکە و زۆرترین خێرایی 286 کیلۆمترە. بەپێی زانیاریە سەرەتاییەکان کە ئێستادا لەبەردەستن، نرخی ئۆتۆمبیلەکە بۆ جۆری V6ەکە 76,000 دۆلارە و جۆری V8ەکە نرخی لە 130,000 دۆلارەوە دەست پێ دەکات. بۆ ئاگاداربوون لە دابەزینی دوهەمین ڤیدیۆمان تکایە یوتیوب بکەنەوە، پاشان بە دوای وشەی ئۆتۆمبیل بگەڕێن، دواتر کەناڵەکەمان کلیک بکەن، ئەنجایەکێ لە ڤیدیۆکان بکەنەوە. لە خوارەوەی ڤیدیۆکە شێوەی جەڕەسێک هەیە، ئەو جەڕەسە کلیککەن، بەو شێوەیە ئاگادار دەکرێنەوە کە دوهەمین ڤیدیۆمان دابەزیوە.